تورکیا ئەوەتی دەوڵەتدارە لە خەلافەتەوە تا ئێستا کوردیانۆک و پاشکۆ بینیوە و هەر بە میلەتیشی نازانن. ئەگەر بە میلەتیان بزانایە ئەیانێش بە زمانی کوردی قسە بکەن، ئەیانێش بە کوردی بخوێنن. حتا لە دینەکەشە ئەوان هەڵەت تەفسیر بۆ قورئانەکەن. لەم ئاخریا سوورەتی فەتحێناوە زانێ ئێمە قوڕیشی کافرین، ئەوێ بەسەر ئێمە تەطبیقیکە. من نەفرەت لە هەموو ئەواناکەم کە بیانەوێ میلەتێ بسڕنەوە، کە بیانەوێنەتەوەیکی وەکو کورد بسڕنەوە، ئەوان ناتوانن بیسڕنەوە، چونکە خوا ئەڵێ کورد هەیە، خوا زمانی کوردیاوە، خوا سروشتی کوردیاوە، خوا جوغرافیای کوردستانی بەخشیوە بە کوردستان و دوار ڕۆژیش بۆ ئێمەیە و پێویستە لەسەر هەموو هاوڵاتیەکی کورد، لەسەر هەموو بازرگانێک و لەسەر هەر کوردێکە لە کوردستانە بشی بتوانن تەواوی کالا تورکیەکان فەرامۆش بکەن، چ لە ڕووی خواردن بێ، چ لە ڕووی کەلوپەر بێ، هەموو کەرەستە تورکیەکان هەوڵ بدەن ئیتر بەکاری نێنن و ئەمە زەرێکی زۆر لە وڵاتی تورکیەدا کە بۆ ئێمە باشترە کە ئەوان زیانێکی زۆر بە ئێماگەێنن و زەرەری ئەوانە کە لە ڕووی بازرگانی لە ڕووی ئابووریەوە زیانێکی زۆر لە ئەوانەدا، بۆیە داوام لە تەواوی هاوڵاتیان هەیە کە لە تورکیەکان بەکارنێن. من وەکو خۆم ڕەچاوی ئەوەکەم و هەوڵ ئەدەم زیاتر کە لە تورکیەکان بەکارنێنم، خۆم زیاتر لێ بە دوور بگرم. لێرەوە بە تەواوی بازرگانەکانی کورد دەڵێم کە ئیتر بەسە بۆ هێنانی کالا تورکیەکان بۆ کوردستان، بەسە بە ئیتر کورد بەکاری نێنێت وەک چۆن ئەوان ڕخیان لە ئێمە هەڵگرتووە ڕخیان لێ هەڵەگرین بە تەواو زیانیان بەربکەوێت. داوایان لێ دەکەم کە ئیتر هەموو هێنانی کالایەک بوەستێنن. وەڵی میلەتی کورد لە دروستبوونی میلەتی کورد و هەتای لە هەر چوار پارچەکەی کوردستان میلەتی کورد زۆڵمی لێک. ئەتر حەقە سەرۆکانی ئەم میلەتی کوردە، حەقە ئەو شتانەی کە دژ بە میلەتی کوردە، دژ بە یاسای کوردە، دژ بە حەقە لە هەموو شوێنێکۆ بایکۆتی هەموو خواردن و شتەکانیان بکرێ. حکوومەتی هەرێمی کوردستان خۆی ڕێیان پێنەدا، هەو حەقە بیژۆنە دەرەوە، لەبەرەوە خاکی کوردستان خاکی خۆمان، ئێمە چەند ساڵە کورد لە پێناوی و خاکە خوێنە ڕژێنێ، هیچ معنایەکی نیە دەوڵەتی کورد ناو خاکی کوردستانە، نەک دەوڵەتی کورد، هەموو دەوڵەتەکانی تریش هیچ حەڵاڵ نییە پیانە وڵات، لەبەر وڵاتی خۆتە بەچی بەڵگەیەتە ناو میلەت و ناو وڵاتی تۆ. وڵی نەگە دەوڵەتی کورد هەر دەوڵەتێک شوێنێ داگیر بکە حەقە بکرێتە دەرەوە، لەبەرەوە تۆ دەوڵەتی خۆتە. چەند ساڵە کورد هەر لە زمانی قازی محەممە و زمانی هەموو شۆڕشەکان کورد خوێنی ڕژان دیگە بۆ بستێخاکی کوردستان، هیچ معنایەکی نیە هیچ وڵاتێک بستێخاکی کوردستان داگیرکە، جا لەبەرەوە حەقە بکرێنە دەرەوە، هەرکەس بڕاتە شوێنی خۆی. کوردیش بڕۆ داوای حەقی خۆیەکە لە هەر چوارچە پارچەی کوردستانی، کوردیش داوای حەقی خۆیەکە، یعنی میلەتی کورد لە هەڵەمجان فال نەکرا، کیمیای باران نەکرا، لە قەراق نەکرا، حەقە بەڕاستی بڕاتە دەرەوە میلەت تورکیا بەچی پاساوی هاتگە، هیچ معنایەکی نیە وەقە میلەتی کوردیش ئەو قبوڵ نەکا و بایکۆت بکرێ بڕۆنە دەرەوە.